49 ساڵ بە سەرکۆچی دوای حەسەن زیرەک هونەرمەندی گەورەی مەقام و گۆرانی کوردی تێدەپەڕێت. حەسەن زیرەک لە 29 تشرینی دووەمی ساڵی 1921 لە شاری بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. هونەرمەند و گۆرانی بێژێکی کورد بووە. بەرچاوترین کاریشی کۆکردنەوەی گەنجینەیەک لە هونەری ئاواز و گۆرانی کوردیە کە بە دەنگی ئەو وتراوەتەوە. حەسەن زیرەک بەهۆی گۆرانیەکانی لە ناو کوردەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان ناسراوە. زیرەک لە تەمەنی 11 ساڵیدا باوکی کۆچی دوای دەکات و دوای کۆچی باوکیشی ژیانێکی دژوار و پڕ لە زەحمەت بەڕێ دەکات و بۆ پەیداکردنی بژێوی ژیانی دەست دەکات بەکاری قاوەچێتی و چاوساغی و بەردەسی ئاغاکانی سەقز. حەسەن زیرەک دوای چەند ساڵێ لە مردنی باوکی ئاوارە دەبێت و لە باشووری کوردستان دەگیرسێتەوە و دواتر دەچێتە شاری بەغداد و لە ڕێگەی مامۆستا عەلی مەردان لە ساڵی 1953 بۆ یەکەم جار دەنگی لە ڕادیۆی کوردی بەغداد دەبیسترێت و بەو جۆرە مەیدانێکی باش بۆ خۆنواندنی گۆرانی بێژی پەیدا دەبێت و لەو ماوەی لە بەغداد دەبێت دەیان گۆرانی تۆمار دەکات. لە پاش چواردەی تەمووزی ساڵی 1958 گەڕاوەتەوە بۆ ئێران، لەوێ چۆ بۆ ڕادیۆی تاران، کرماشان و تەورێز و چەندین گۆرانی تۆمار کردووە. لە ڕادیۆی تاران لەگەڵ میدیا زەندی ئاشنا دەبێت و پێکەوە ژیانی هاوبەش پێک دێنن، دەبنە خاوەنی دوو کرد بەناوەکانی ساکار و ئارەزوو. حەسەن زیرەک گۆرانی فارسی و ئازەری هەیە، هەڵبەستی کوردی تێکڵاو بۆ جۆرە گۆرانیانە کردوون. گۆرانی گورەودار یەکێکە لەو گۆرانیانە کە بە زمانی ئازەری وتوویەتی. لە 26 حوزەیرانی ساڵی 1972 لە شاری بۆکان بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کردووە و لە بناری ناڵەشکێنە نێژراوە. لە ماوەی ژیانی هونەری خۆیدا بەشداری چەندین ئاهەنگ و بۆنەی کردووە لە شاری سلێمانی. زیاتر لە 25 دانیشتنی گۆرانی ساز کردووە و لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان ئاهەنگی ژێراوە. حەسەن زیرەک توانی لەو ماوەکەمەی تەمەنیدا سەدان ئاواز و هۆراوی کوردی لە فەوتان ڕزگار بکات و سینە بە سینە بیان پارێزێت و ئەو دەرفەتی بۆ هەڵکەوت لە ڕادیۆکاندا تۆمار بکرێن و بۆ هەتا هەتایە بمێننەوە. لە دنیادا نەبوو بێژگە لە ناخۆشی بەشم، ئەی خوددا چەند بێکەس و بەدبەخت و چەند جارە ڕەشم، مدە تێگاوارە بووم و سەردەمێکیش دەربەدەر، قەت نەمدی ڕووی ئاسوودەگی هەردووشی گێرە و قەرقەشم ئامانە.